هیوادارم حکومەتی داهاتوو پەلە بکرێت و ئەو بەڵێنانێک کە لە هەڵبژاردن درا جێبەجێ بکرێت و هیوایەکی زۆر جدیم ئەوەیە کەسی شیاو لە سوێن شیاودا بدێتن نەکو کەسانێک دانرێن کە پسپۆریان لەو بوارە نەبێتن لە وەزارەتاندا دەدرێن کە تەنها بە پۆستی سیادی لەلایەن حیزبەکانەوە ناو دەبرێن. هیوادارم ئەو کەسانە بە وەزیر و مدرەعام دانرێن بوار و پسپۆڕی ئەو بوارە بن کە لە وەزارەتەکە هەیە. داواکارم لەلایەنە کوردیەکان بە زووتری کات بکەونە ڕێکەوتن لەبەر بۆ دۆزینەوەی هەلی کار لە بۆ گەنجان تاوەکو زووترین کات حکومەت تشکیل بێتن لە بەرژەوەندی ملەتدایە هیوادارم بە زووترین کات تشکیل بێتن لەبەر ئەوەی چەند تاخیر بێتن تشکیلی حکومەت لایەنی سلبی دروست دەکاتن هیوادارم لایەنەکان بە خۆیان دابستنەوە تاکو حکومەتێکی دیموکرات تشکیلکەن. لێکێنانی حکومەت بەتاکید ڕۆژێک زووتر بێت باشترە یعنی قازانجی بۆ من هاوڵاتی وەکو تاکێکی هاوڵاتی ئەکید باشتر دەبێت بۆ تەواوی خەڵکی کوردستان باشتر دەبێت. من دەمەوێت وەکو گەردێک گۆڕانکاری برم لە حکومەتی هەرێمی کوردستان دەمەوێت وەکو 2016 نەبێت ئێستا 2019 کە وەکو 2019 دەمەوێت گۆڕانکاری زۆر ببینم لە حکومەتی هەرێمی کوردستان. داوا لە حکومەت دەکەم هەرچی زۆر کابینەکە پێک بنێت و لەو کابینەی داهاتووە داواکارین لە جەنابی وەزیرەکان ئیش بکەن بۆ یەکڕێزی چاکردنەوەی موچەکانی پێشمەرگە. داوا دەکەن هەرچی زووە ڕێز لە ناوی پێشمەرگە بمێنێت سمبولی کوردستانە ناوی پێشمەرگە. داوا دەکەین لێدان لە کابینەی نوێی حکومەتدا هەرچی زووە کار بۆ هەموو چین و تۆژەکان بکەن بەدابەتی وەکو ئێمەی پێشمەرگە. زۆر سوپاس.